خۆشەویستان بەردەوامین لە کۆتاتەوەری پرۆگرام باس لەم کتێباکەین قەدەری کەرکووک نووسەری کتێبەکە کە گۆران فەتقیە لە لامان ئامادەیە کە گۆران سڵاو لێ ببیانیت باش کتێبەکەت زۆر جوانە بەرگەکەی من ناڕۆکیم نەخوێندۆتەوە بەڵام ئێستا ینی کار سەیرم کردی خەتمە کتێبەکە زۆر جوانە هەم بەرگەکەی هەم وێنەی سەربەرگەکە بە لە ناوەکەیەوە دەست پێ بکەین بۆ قەدەری کەرکووک. زۆر سپاس دەکەم بەیانتان باش بەیانی بینەرانی کورسات باش ئێمە دەزانین چارەنووسی کەرکووک قەدەری کەرکووک قەدەرێکی نادیارە خەڵکی ڕەسەنی ئەو شارە ساڵانێکە بەدەست ڕژێمە یەک لە دوایەکانی عێراقەوە نەهامەتیان تووشە بێ سەرکوت دەکرێن ئەم کێشەیە کێشەی ئەم شارە تا ئێستا نادیارە ئێمە هەندێک کاتوانیمانە خزمەت بۆ شارە بکەین کاتی ئیدارە لای ئێمە بووە بەڵام تا ئێستا خەڵکی و شارە وەکو دەزانن لە نەهەمەتیدایە سوودی لەو دەوڵەمەندی شارەکە نەبینیەوە گەنجانێکی زۆری کەرکووک ئەو شاریان بەجێهێشتۆ بۆ شارەکانی هەرێم و بەشێکی زۆریشان لە ئێستادا لە هاندەرانن. قەدەری کەرکووک من یەکێکە لەو ناونیشانانەی کە لەم کتێبەدا هەیە کە لە کۆمەڵێک کوتار پێک دێت لە ساڵی 2023 تا 2023 کە ڕاستە و ڕاست ئەو وادەیە دەکات دوای ڕوخانی ڕژێمی سەدام. ئێمە زۆرێکمانەوەمان نەزانی دوای ڕوخانی ئەو ڕژێمە بەهەشتێک بۆ کورد لە وڵاتە دروست دەبێت. ئێمە ئەو کێشانی هەمانە لەگەڵ بەغدادا و کێشانی هەمانە لەگەڵ لایەنە شۆڤێنەکانی عێراقدا کۆتایی دێت. بەڵام تا ئێستا کەرکووک و قەدەری ئەم شارە وەکو دەزانین بە نادیاری ماوەتەوە لەبەرەوە دەبێت زۆر بە هەستیاری لایەنە کوردیەکان یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هێزێکی سەرەکی کە خۆی بە خاوەنی و شار دەزانێت کاری بۆ بکەم بۆ ئەوەی قەدەری ئەو شارە بە نادیاری نەمێنێت و قەدەرێکی باش بێت بە تایبەت بۆ خەڵکە ڕەسەنەکەی لە کورد و تورکمان. باشە باسی لە یەکێتی نیشتیمانی کوردستان کرد. یەکێک لە بابەتەکان لە کتێبەکەدا ئاماژەی پێدەکەی یەکێتی چی دەوێت؟ یەکێتی چی ئەوێت لە کەرکووک؟ دەوێت چی بۆ کەرکووک بکە؟ بەڵێ ئێمە دەزانین یەکێتی نیشتیمانی کوردستان لەو ساتەی کە دامەزرا حیزبێک بوو هەردەم بەرژەوەندی هاوڵاتی لە پێش بەرژەوەندی حیزبەکەەوە بوو یان پێشی دەخست. سیاسەتی مام جەلال هەردەم کە یەکێتیشی دامەزرا خزمەتکردنی هاوڵاتیانی کوردستان بوو بە تایبەت ئەو ناوچانی کە کێشەی لەسرە. ئێمە دەزانین سیاسەتی یەکێتی لە سەرەتاوە بۆ ئەوە بوو ئەم شارە جارێکی تر بێتەوە ژێر دەستی کورد و کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستان زۆرێک شەهیدیدا وەکو حیزبی شەهیدان بۆ ئەم شارە و ناوچەجێ ناکۆکەکان. یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت هاوڵاتیانی ئەو ناوچانە هاوڵاتیانی کەرکووک و کوچەقی ناوچە جێناکۆکەکان بە ئارامی بژین لە ئاشتەواییە بن دوور بن لە هەر سەرکوت و قەمعێک لەلایەن هەر ڕژێمێکەوە کە بێتە سەر حکم لە عێراقدا لە بەرەوەی یەکێتی وەکو دەزانین هەم لە ناو هەرێمی کوردستان و هەم لە بەغداد ڕۆڵێکی زۆر باشی بینی بۆ پاراستنی هاوڵاتیانی کەرکووک هەروەها بۆ دروستکردنی تەبایی لە نێوان پێکهاتەکان. ئێمە دەزانین خودی عێراق لە چەندین پێکهاتی سەرەکی پێک دێت کە ساڵانێکی زۆر کێشیان لە نێواندا بوو سوننە و شیعە هەروەها کوردیش. بەڵام سیاسەتی حەکیمانی ئەو کاتی مام جەلال خوارێ خۆش بوو مام جەلال ڕۆڵێکی زۆر باشیە بوو بۆ خزمەتکردنی کەرکووک لەو ساڵانەی کە لەژێر دەستی کورد و ئیدارەی ئەو پارێزگارە نەبوو کە بە زۆری یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. باشە کا گۆران ئەم ناوڕێکم کتێبە وتارن ئەم وتارانە لە ساڵانێکی بەر لێ سەرنووسراون ناکێ ڕووداوەکان هێندە دووبارەیان وتارەکان دەڵێ بۆ ئەمڕۆ نووسراون دوێنی کاتێک گەر بۆنم نە وتارێک بۆ ئەمڕۆژ بنووسی هەر بە هەمان شێوە دەینووسیتەوە. ڕێک وایە بەداخەوە کە واشەڵین من ئەم وتارانە دیدگا و بۆچوونی منە لەسەر ئەو ڕووداوانەی کە لە 2023 وەکو باسم کردێمەوە مانزانی بە هەشتێک دروستە بێت لە عێراق لە کەرکووک ڕوویان داوە هەر لە کێشمەکێشی سیاسی ململانی نێوان پێکهاتەکان ململانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا لەسەر ئەم شارە وەکو باسم کرد چەقی ناوچە جێناکۆکەکان لەبەر ئەوە وتارەکان ئاوێنەی ئەو قۆناغانن کە تیایدا نووسراوە. من بەڕاستی لە ئیستادا ئێمە کە ئینتیخاباتی ئەنجومەنی پارێزگاکان لە بەردەما
یەکێک لەو هۆکارانی کە وای کرم کتێبە کۆکەمەوە و وتارەکان ڕێخەمەوە ئەوە بوو ئێمە لە سەرجەم ئەو هەڵبژاردنانەی لە کەرکووک کراوە کورد و بە تایبەتی شێکێتی براوی سەرەکی بوون تێدا. ساڵی 2005 یەکەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک کرا، ئێمە زۆرینەمان هێنا لە کۆی 40 کورسی 26 کورسیمان هێنا. دوای هەڵبژاردنە جارێکی تر نیانێشت لە کەرکووک هەڵبژاردن بکرێ، بەڵام خۆشبەختانە ئەم ساڵ دیاری کرا کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لەو ناوچانەیە بکرێ. ئێمە دەزانین زۆر گرنگە بۆ کورد، هەروەها بۆ کوردی ئەو ناوچانی کە جێناکۆکان یان من زۆر جا بە تعریفکراوەکان ناوم هێناو لە کتێبەکەدا. بابەتەکان ئاوێنی ئەو قۆناغانن، خەمەکانی منن، پێشببینی و دیدگای منن بۆ چارەسەری دۆخی کەرکووک بۆ خزمەتی خەڵکی ئەو شارە. باسێک بە چەندین ڕەهەندی لە خۆ گرتووە، خزمەتکردنی کەرکووک و سەرەتای کە ئێمە و شارەمان ئیدارەدا ئەو تەقینە و تیرۆرەی کە ڕوبەڕووی بەرپرسانی کورد کەسایەتیەکانی کورد لەو شارەدا بەمەبەست ئەنجام درا، لایەنی نەک تەنها لایەنی تیرۆریستی، بەڵکو من زۆر جا لە بابەتەکانە باسیۆم کردووە لایەنی شۆڤێنی دەستیان لەگەڵ تیرۆردا هەبووە، هەروەها ئەجیندای خارجیش لە ناو کەرکووکدا ڕۆڵێکی زۆر خراپی بینی بۆ ئەوەی کێشمەکێش لە کەرکووکدا زیاد بکات نەکەم بکات. دەستان خۆش بێ ئەو تارانی کە لەم کتێبەدان هەموو ئەوانن کە پێوەستن بە کەرکووکەوە، ینی لەسەر کەرکووک نووسراون لە خۆناغێک لە خۆناغەکاندا. بەڵێ کەرکووک بە تایبەت کەرکووکە، بەڵام بابەتەکان جاری وایە شۆڕ بۆتەوە بۆ کۆی ناوچە جێناکۆکان. ئێمە دەزانین ئەم ناوچانە پەیوەستن بە مادەیەک کە مادەی ١40 دەبوایە وەکو چۆن سەرکردەکانی کورد و بە تایبەت مامجەلال ئەو مادانیان جێگیر کرد لە دەستوردا. هیچێک لەو مادانە ئاساییکردنەوەی کەرکووک بێت، دەنگدانگ بێت لە کەرکووک بۆی خۆی چ لایەنێک هەڵە بژێرێت، ئاسایی بکرێتەوە شارەکە. بەڵام بابەتەکان من زۆر باسیشم کردوەکێ لە ڕەهەندەکانەوەیە لایەنە شۆڤێنەکان هەموو هەوڵێکیاندا کە ئەم مادەیە جێبەجێ نەکرێت و کێشەی گەورە بۆ ئیدارەی کورد دروستکەن لە کەرکووکدا بۆ ئەوەی هەم کورد کەم تەرخەم دەرکەوێت، هەمیش وا بکەن لە ڕێی تەقینە و تیرۆرەوە خەڵکی کەرکووکەوەی کە گەڕابەوە جارێکی تر کۆچی پێچەوانە بکە بۆ شارەکان هێرێ. دەستان خۆش بێ کا گۆران، کتێبی کەشت بەڕێگەوەیە چاپ بووە، من باسی ناکەم بۆی لە پرۆگرامێکی ترا قسە لەسەر ئەو کتێبەش بکەین، دەستخۆشی لێکەین، پیرۆزبایی کتێبەکە و لێکەین. زۆر سپاسانەکەم. بەیوای بەردەوامی ماندوو نەبی. بەخێرە.